لبان شین رو ده دلن شای گلان روی حسبي مالا قولا عينينا جرم قلا بلا مرجيزا ورجيز درنا سلم دود الله. والله اما دورنين بلام راقينا كان لا اما دورن اوه ترقو هنرمندي بأزمون اوانا نختيسا بجو كراون وراستيقي اتلالاني كنالك انا وهوشتانا اما سردميك بو گۆرانی ئانەمان پێشکەشە کرد ئەو هونەرەمان پێشکەشە کرد ئێستا پێڵێن هونەری سەردەمی زێڕین یعنی لەبەرەوەی ئەو گۆرانیانەمان تا ئێستا وەک شاکار ماوەتەوە لە گوێی خەڵکا ماوەتەوە اینجا تۆ گۆرانیەک دوای 25 ساڵ خەڵک بیڵێتەوە یا پێی خۆش بێجۆی لێبێ ماناوایە تۆ شتێکت کردووە لەبەرەوە ئێمە ئەو هونەرەی پێشکەشمان کرد هونەری ڕاستەقینە بوو نەبوو پارە بوو نەبوو هیچ شتێکی مادی بوو بە ڕۆح و جانمان دوایە ئێمە ئەمانتوانی هەموو ڕۆژێ هەموو ساڵێک 10 گۆرانی 15 گۆرانی بکەین بەڵام لە ساڵێکە 2-3 گۆرانی لەبەرەوەی هەڵمانە بەڕژار شیعرەکان ئاوازەکان بۆی لەناو خەڵکی دەنگ بداتەوە اینجا بەڵێ اینجا لەبەرەوەی جایشی لە هونەرمەندێکیان پرسیوتیان کام گۆرانی سەرکەوتەوە وتی ئەو گۆرانی بەیانی مناڵەکان لە قوتابخانە ئەڵێنەوە اینجا تۆ ئەگەر گۆرانەکان شاکار بێ زۆر لەو گۆرانیانە ئەوانەی من بە تایبەتی زۆر کەس تاکو ئێستا یەکەم گۆرانیم بەرزی باڵاکەت بۆ خەڵک لە سلێمانی زۆر شارەزایەوە بۆ ئەیانوتەوە دوای گۆرانی ناهەی نازەنازە ئەوە هەر زۆر دەنگی دایەوە لە کوردستانی ئێرە و ڕۆژەڵات بە تایبەتی لە کوردستانی ئێرە خەڵکانێکی زۆر تا ئێستا یعنی جۆ لەو گۆرانی ئاگرن نەگەرە و گۆرانی عشقی ئەمە ئەوانە هەموو یادگارین لە بیرۆری مندا بەڕاستی تر زمانێکە سەر زمانێکە تۆ لە زمانێکە گۆرانی ئەڵێیت دێتە زمانێترەوە ڕەنگازە و زمانە بگۆڕێ وەک ئێستا کە گۆڕاوە لەبەرەوەی ئێمە ئەو گۆرانیانە بە ئەزمونانەی ئێمە وتمان ڕەگە پاڵپشتی بێ پاڵپشتی کەناڵەکانی بێ بۆ دەرخستنی گۆرانەکان بەڵ یادوانێ ئێستا هەندێک گۆرانی هەیە شایستەی ئەوەنی لە دەستگا ڕاگەاندەکانیش بەڵاو بکرێتەوە بەڵێ خۆزگە کەناڵەکە وایە بە تایبەتی ئەو گۆرانێ بە ئەزمونانەی ئێمە بڵاو کرداتەوە هەرچەندێک زۆر گۆرانیشمان فەوتە لە کاتی خۆیان بردیان بۆ بەغا بۆ تەلەڤیزۆنی بەغا ئەلێ لە ساڵکێ فەوتە بەڵام گۆرانیشمان ماوە لە ئەرشیف بەڵام با بڵێن گرنگجیەک نادەن بەو گۆرانیانە بۆیە ئێساشە هەنێ گۆرانیە دەرەچێ پێم سەیرە یعنی لە مستەوای ئەو گۆرانیانی ئێمەش نییە بەڕاستی بەڵام بە زۆر وای لێکەن خەڵک جۆی لێ بگرن بە سەردەمی درامای مەرەزە جەنابەت ڕۆڵی چیت بینی لەو درامایەدا من ئەو کاتە مناڵ بووم بەڕاستی لە ناوەندی بووم یەکی ناوەندی بووم بەڵام لە سەر شانۆکان گۆرانیمەوەتەوە بوو سەلمان فایقەکەی کاک جەلی زەنگەنە منیان بینی وتیان دەورێکمانەیە دەوری گۆرانی بێژی ماڵی ئاغا لە ماڵ ئاغا دائیمە هەموو دیوەخانەکانی جاران گۆرانی بێژی تیا بوو چەند گۆرانی بێژە شەوان گۆرانیانەوە وتی تۆ دەورت گۆرانی بێژی ماڵی ئاغایە ئەلەوەیە مەقامێکم وت هەرچەنە مناڵش بووم بەڵام بەش هەرچەنە دەورەکەم زۆر کەم بوو بەڵام زۆر سەرکەوتوو بوو لە باغان شین ڕۆ دێ دەڵێن شای گوڵان ڕۆی لە مەیخانان سەدای شیندێ دەڵێن پیری موغایان ڕۆی